بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. وا بڕیارە 12 مانگی 5 ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت و لایەنە کوردیەکانیش بە چەند لیستێکی جیاواز بەشداری لەو هەڵبژاردنەدا دەکەن. هەرێکە لە کۆمەڵی ئیسلامی و زوتنەوەی گۆڕانەوە پەیمانی بۆ دموکراسی و دادپەروەریز لەسەر ئاستی ناوچە دابڕێنراوەکان لیستێکی هاوبەشیان پێکێناوە. بە میوانداری بەڕێز هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە چەند لیستێکی جیاواز بەشداری هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق دەکەن. لەسەر ئاستی چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان هەولێر، سلێمانی، دهۆک، هەڵەبجە، پێنج هێزە سەرەکیەکەی هەرێم، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی بۆ بەشداری لە هەڵبژاردننی داهاتووی عێراق هەریەکەیان بە لیستی سەربەخۆ بەشداری هەڵبژاردنەکە دەکەن. پێنج لایەنەکە بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق لەسەر ئاستی هەرێمی کوردستان چێبڕکێ دەکەن بۆ بەدەستهێنانی 44 کورسی پەرلەمانی عێراق. بە پێی یاسای هەڵبژاردنەکانی عێراق ژمارەی کورسیەکانی پارێزگاکانی هەرێم بەم شێوەیە دابەشکراون: هەولێر 15 کورسی، سلێمانی 18 کورسی، دهۆک 11 کورسی. لەسەر ئاستی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمیش بارودۆخەکە جیاوازە و هەریەکە لە کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی لیستێکی هاوبەشیان پێگەناوە و یەکێتی و یەکگرتووش بەجێ و پارتیش بایکۆتی هەڵبژاردنەکە دەکات. ئەو پارێزگایانە یەکەونە سنووری ناوچە جێناکۆکەکان و کورتیان دانیشتەجێن بریتین لە پارێزگاکانی کەرکووک و نینەوە و دیالە و سەڵاحەدین. ژمارەی کورسیەکانی ئەو پارێزگایانەش بەم شێوەیە دابەشکراوە: کەرکووک 12 کورسی و لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 2014 کورد 8 کورسی بەدەست هێنا و زۆرینەیە. نینەوە 31 کورسی و لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 2014 کورد 6 کورسی بەدەست هێنا. دیالە 14 کورسی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە 2014 کورد 2 کورسی بردەوە. سەڵاحەدین 12 کورسی و کورد هیچ کورسیەکی بەدەست نەهێنا. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە ناوچەکانی سنووری مادەی 140 لیستێکی هاوبەشیان پێکهێناوە بۆ بەشداریکردنی لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق. ئەو سێ لایەنە هۆکاری پێکهێنانی ئەم لیستە بەجیا لە یەکێتی و پارتی دەگەڕێنەوە بۆ ئەوەی لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا پارتی و یەکێتی حکومڕانیەکی خراپیان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کردووە و خەڵکی ئەو ناوچانە لەو هێزانە بێزارن. کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی دەرگیان بۆ سەرجەم حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی واڵا کردووە بۆ بەشداریکردن لە لیستە هاوبەشەکە کە ناوی هاوپەیمانی نیشتیمانیە. لەلایەکی دیکەوە پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوە بایکۆتی هەڵبژاردن لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بکات. پارتی هۆکاری بایکۆتەکەی ئەگەڕێنێتەوە بۆ بارودۆخی خراپی ئەو ناوچانە و بە داگیرکرا وەسفیان دەکات. بە بڕوای چاودێرانیش هۆکاری ڕاستەقینەی بایکۆتی هەڵبژاردن لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەگەڕێتەوە بۆ ترسی پارتی لە هەڵبژاردن، چونکە دوای 16 ئۆکتۆبەر خەڵکی و ناوچانە لە پارتی و یەکێتی تووڕەن. وا بڕیارە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق لە 12 ئایاری ئەمساڵ بەڕێوە بچێت و 205 حیزب لە چوارچێوەی 53 هاوپەیمانی چێبڕکێ دەکەن بۆ بەدەستهێنانی 328 کورسی پەرلەمان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاژومە خێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چییە کە کورد بە چەند لیستێکی جیاواز لەسەر ئاستی کوردستان و بۆ ناوچە جیاوازەکان بۆ ناوچە جێناکۆکانیش بە جیاواز ئەم جارە بەشداری هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق دەکات. بەناوی خوای گەورە و میهرەبان. لەڕاستیە خۆ دەزانی لە چەند مانگی ڕابردووە بە تایبەتیش لە دوای ئەنجامدانی پرۆسەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە 16 ئۆکتۆبەر ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم یان ناوچە کوردیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم
کە بە چەند نایەک دێ ناوچە جێناکۆکەکان ناوچەکانی مادەی 140 کەوتنە بەر واقعێکی تایبەت. ئێمە پێمان وایە ئەو واقعە بەڕاستی لایەنەکانی دەسەڵات لێ بەرپرسیارن بە دەرەجەی یەکەم، چونکە نەیانتوانی ئەو ئەمانەتی لایەنە بیپارێزن ئەو منتیقانەی کە لە دوای 2023 بە ئەمری واقع کەوتبوونە دەستی هێزە کوردیەکان بە تایبەتی ئیدارەی کوردی دەستێکی باشی بەسەریانەوە هەبوو، نەیانتوانی پارێزگاری لێ بکەن و گەمەیەکی شکست خواردویان پێوەکردن. بۆیە دەتوانین بڵێن لە کاتی نزیک بوونەوەی وادەی تەحالوفات و ئەو وادەی کۆمیسیۆن دیاری کردبوو بۆ تەسجیلکردنی هاوپەیمانەکان لەو ناوچانەوە لە عێراقا لە هەموو عێراقا بڵێن هەژدە محافەزەکە، ئێمە کەوتینە هەندێک گفتوگۆی سیاسیەوە، یعنی چۆن وا بکەین ئەو بێهیوایی کە باڵی کێشاوە بەسەر خەڵکی کووردا لەو منتیقانە و ئەو شکستەی بەسەر ئەو ناوچانەدا هاتووە و ئەزمموی کوردی لەو ناوچانە لی زەرمەند بۆ چۆن قەرەبووی بکەینەوە. بەڕاستی زیاد لە بژاردەیەک هەبوو، بژاردەیەکیش کە زۆر باسی لێوە دەکرا ئەوەی یەکێتی و پارتی خۆیان ڕێ بکەون دوای ئەوە دەرگا لەو حیزبانەی تر بکەنەوە. ئێمە لە سەرەتاوە ڕاستە ئەوە ڕێیەکی بەقوت بۆ لە ناو ئێمەیە کە چۆن وا بکەین ئەم هێزانە پەر نەبن و ئەوە نەبن، بەڵام دیسانەوە ئەوش کۆمەڵی ڕێگری هاتە بەردەم و ئەزمموی ڕابردووی ئێمەش سەلماندی کە دابەزین لە لیستێکە لەگەڵ یەکێتی و پارتی لەو منتیقانە لەسەر هەموو ئاستەکان ئەتوانین بڵێن بەرهەمێکی وای لێ ناچنینەوە. بۆیە حیوارەکانمان چۆنەڵی ئاڕاستەیەکی تری وەرگر ئەو هێزانەی دەرەوەی یەکێتی و پارتی چۆن وا بکەین کە هاوپەیمانیەک دروستکەین. طبعا ئەمە وەکو ئەخیر بژاردە بیرمان لێ کردەوە کە پێمان وابوو ئەمەیان دەتوانێت مەسلحەتی کورد لانی کەم پارێزگاری لێ بکایە یا چۆنەڵی ئەخەف و زەڕەرێن هەڵبژێرین، وەگەرنا ڕەنگە بە ئێمەش لەم وەقتەیان نەتوانین بارودۆخی ناوچە دابڕێنراوەکان بخێنەوە دۆخی پێش 16 ئۆکتۆبەر و پێش ئەنجامدانی ڕفراندۆم. خولاسەی کەلام نەتیجەی ئیش و کار و هەوڵە سیاسەکانی ئێمە بۆ ئەوە گەیشت کە لیستی نیشتیمان دروست بوو. لیستی نیشتیمان ڕاستە ئێمە لە ڕۆژی پێنجشەمە وەکو ئەخیر وادە ئیجراعاتە هونەریە سەرەتایەکانیمان دەست پێ کرد، بەڵام لەگەڵ لایانی کۆمیسیۆن لەگەڵ بەغدا لەسەر خەت بووین و قسەمان لەگەڵ کردبوون، چەند ڕۆژێکیان دابوو بە ئێمە کە ئەگەر لایانی تریش پەیوەندی کرد یعنی توانای ئیزافەکردنی لایانی تریشمان هەبێ زۆر باش. بۆیە بیرمان لەوە کردەوە کە یعنی پێش ئەوەی ڕێکەوتنی نهایی بکرێ مفاتحەی هەندێک هێزی تر بکرێ بە تایبەتی لە دەرەوەی یەکێتی و پارتی مفاتحەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کرا بە جدی، مفاتحەی بزوتنەوەی ئیسلامی کرا، مفاتحەی حیزبی شیوعی کرا و یەکێک لە خاڵەکانی ئەو کۆنووسەی کە لە بینی لە ئەخیر کۆبوونەوەی هەرسێ لایەنی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی کرا ئەوەیە دەبێ هەرسێ لە ڕێی خۆیانەوە زۆر بە جدی ئیش بکەن لەسەرەوەی ئەو لایەنانی کە ناومان هێنان بەشداری پێ بکرێن و فەرمی داواتان لەو سێلانە کردووە بزوتنەوەی ئیسلامی ئیسلامی بەشداریتان جێناکۆکەکان لانی کەم کە ئێمە بینیشمانێکێتی و پارتی تا ئەو ڕۆژانە نەگەیشت بوونە نەتیجەوە سەرقاڵی ئەوە بوون چۆن ئەو خلافاتانەی خۆیان کە دروستیان کردووە لەو مودەیە حلی بکەن، یعنی خلافاتی ئەوانیش قوڵ بوو و تێڕوانینی سیاسیان بەشێکی جیا بوو و بەڕاستی بەرژەوەندی حیزبی هەردوو لایەن شاخی لێ گیر کرده بوو. لە نەتیجە ئەوە ئەمڕۆ بەرهەمەکەیمان بینی کە نەگەیشتونەتە نەتیجە و هیچ تەحالوفێکیان دروست نەکردووە، تەنانەت نەیانتوانێت قەناعەت بە خۆیان بکەن تا لیستێک دروستکەن، چجا ئەوەی قەناعەت بە هێزی تر بکەن. ئێمە کە سیرمان کرد بەڕاستی ناشکرێ هەمومان بێخەمدانیشین و بەرپرسیارەتی مێژووی خۆمان سەبارەت بە پێگەی کورد لەو ناوچانە هەڵنەسین و بیرکردنەوەی سیاسیمان جیا بێت لانی کەم لایەنێکی وەکو پارتی دموکراتی کوردستان کە بەڕاستی تا تەواجودی کورد لەو منتیقانە، تەواجودی سیاسی کورد لەو منتیقانە بە بەرژەوەندی سیاسی خۆی ئەشکایەوە ئیشی لەسەر کرد. ئێستا کە تەواجودێکی سیاسی و حیزبی نەماوە و بەرژەوەندی حیزبی و بەرتەسکەکانی لەوێ چۆنەڵێ کەوتونەتە خەتەرەوە سیرەکەی نەک لەسەر ئاستی هەڵبژاردن واقعی کوردی بەجێ هێشت و زۆر نابەرپرسیارانە مامەڵی لەگەڵا کرد. تۆ سەیری کە لە سەرەتای ئەو وەزعەوە ڕێگەی هەولێر کەرکووکی داخستووە، ڕێگەی هەولێر مەخموری داخستووە لە کە ئەنەه ئەو منتیقانە کوردی لێ نەبێ و بەشدارە لەو دۆ بەڕاستی من ئەتوانم بڵێم پارتی دموکراتی کوردستان بە ئەندازەی هێزە عێراقیەکان کە هاتوون لەو منتیقەیە بەشدارە لەوەی کورد نەتوانێت ئیسلاحی وەزعی خۆی بکات لە کەرکووک بۆ ئەندامەکان نارێنیتەوە بۆ کەرکووک لانی کەم
محافظ هەڵبژێرن و لانی کەم ڕێگەی کەرکوب بکەیتەوە بۆیە ئەو خەڵکە جمجوڵێکی تێبکەوێت تەواجودی حیزبی سیاسی کوردی لەو مانتیقانە دروست بێ بۆیە ئێمە نەتیجە بەو بڕیارە گەیشتین کە ئەو لیستە دروستکەین لانی کەم بۆ ئەوەی بێ بە هیوایەک ئەو خەڵکە لە بێهیوایی لە بێمتمانەی بەرامبەر سلوکی 25 ساڵەی یەکێتی و پارتی و سلوکی 14 ساڵەی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی لە ناشە دابڕاوەکان ڕزگار باش بەس هیچ و توێژێک کە بووە دەمێت ڕاشکاوی لەگەڵمان لەگەڵ یەکێتی و پارتیە باس لەوە دەکەن کە مەرزتان هەبووە بۆ ئەوان ئەگەر بێنە ئەو لیستەی کێوە پێکتان هێناوە و توێژی فەرمی هەبووە لەسەر مەسەلەیە ئێمە ئەوە نەی من ئاگدار بم یەکەم جار کە ئەو کۆبوونەوەی کرا بە سەرپەرشتی یەکێتی نیشتیمانی لەگەڵ زیاتر لە 10 حیزب مودەیەک پێش ئەوەی کە ئێمە بڕیارە بین بە بێ پارتی ئەوە کرا موعیدێک دیاری کرا کە هەموو لایەنەکان بشنەوە مناقشەی ئەو مەسلەیە بکەن لەگەڵ حیزبی خۆیانە لەگەڵ دەستگا پەیوەندیدارەکانی حیزبی خۆیانە بۆی ڕۆژی دووشەممەی پێش پێنجشەممە ینی 3 ڕۆژ پێش ئەخیر وادە بێنەوە یا 4 ڕۆژ پێش ئەخیر وادەی کۆمیسیۆن کە داینابووە تەحالوف بێنەوە قسە لەو بکەن تەحالوفێک دروست کرێت لە ڕاستیە ئەم هەوڵە هەبوو و ڕەنگە ئێمە تەحەفوزمان زۆر نەبوو لەسەر ئەو واقعە کە ئێمە ئەگەر شتێکی وا بکرێەوە ئەو تەحالوفە پێکەوە بکەین بەڵام بۆ مەرجەی زاوابیتێکی هەبێت سەروبەرێکی هەبێت من شخصی خۆم نازانم وەکو قەراری سیاسی ئەوەندەی بینیم بەڕاستی کە مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لەپڕ کۆبوونەوە لەپڕ هەستی کرد کە وەکوە هیچ نەبوو بێ پارتی هاتە ناو معادلەکە پێمان وابوو معادلەکە ئاڕاستەیەکی تری وەرگرت و تەنانەت من پێم وابوو خیتابی یەکێتیش کەوتە ژێر کاریگەریەکەوە کە تۆزێک گۆڕانی بەسەرهاو لە نەتیجە تۆ شعورت بەوە دەکرد کە لەبەردەم واقعەکەی لەبەردەم مەسلەیەکای مەسلەکە ئەوەندەی بیرکردنەوە لە ئەجەندای سیاسی حیزبی تێدایە ئەوەندەی شەڕی تێدا ئەجەندای سیاسیەوە مەرزتانە بۆ نمونە سەرۆکی لیستەکە لەو منتیقانە لەو 3 هێزە بێ ئەو دەموچوانەی یەکێتی و پارتیکەوە بەدڵتانی و خەڵک لەو منتیقان لێ بەزارن ینی نەکاندید نەبن مەرجیوا لە ئارادا بووە ئێمە ئەوەندەی من ئاگدار بم لە ناو کۆبوونەوەکانە ئەو مەرجانەی کە دانراون طبعاً کە تۆ ئەکەویتە دانوستانەوە بۆ قەزەیەکی وا دەبێت کۆمەڵی مەرجدانی ئەو مەرجانەی کە ئێمە دامانناوە مەرجێک نییە بۆ نمونە من لە نەتیجە مسۆگەر بم کورسی بێنم یعنی بەرژۆندێکی حیزبی مسۆگەرکەم مەسەلەکە ئێمە دەزانین مربوطە بەوەی کە لە ئەو منتیقانەیە کۆمەڵی کێشەی گەورەمان هەیە بەڕاستی کە دەسەڵاتدارەتی کورد لەو منتیقانەیە لەبەردەم چارەنووسێکی نادیارە چۆن وا بکەین ئێمە پارێزگاری لەو دەنگانە بکەین کۆمەڵێ مەرج ئەگەر هەبوو بێ لەو بارەیەوە باسکراوە وەگەرنا بەڕاستی ئێمە ئەتوانین بڵێن زۆر هیوامان هەڵ نەچنی بوو بەوەی کە لەگەڵ یەکێتی و پارتی دابەزین چونکە هەر لە ئەساسەوە باوەڕمان بە قەزەکە نەبوو یعنی بەر لەوەی ئەمڕۆژ پارتی ئەو بڕیارەی خۆی بە ئێمە لەبەردەم عرە بەڵێ من جەرەبە المجەرەبە حەلت به الندامە یعنی تۆ بچی شتێک کە تەجربە کراوە دیسانەوە تەجربەی کەیتەوە شتێکی فاشیل پەشیمانی بەڕاستی دادت ناداوە یەکلیستی لەگەڵ پارتی لەو منتیقانە فاشیل بووە لەسەر هەموو ئاستەکان ئەتوانین بڵێن ئەو هاوپەیمانیانەی یەکێتی و پارتی کە لە ڕابردووە دروستیان کردووە ئەزمموی سلوی یاوە بەدەستەوە بەرامبەر بە هێزەکانی تر ئەوان سلویەکە چی بووە بۆ نمونە لانی کەم ئێمە بە تەنها ئەتوانین بڵێن تەنها فاکتەر بۆ ئەوەی لیستی نیشتیمان دروستکەین پەیوەندی بەوە نەبووە ئێمە ئەگەر لە هاوپەیمانەتیەکە ئەزممونێکی خراپمان لەگەڵم دەسەڵاتە هەبوو بێ ئەوەی کێگووە لە فاکتەرەکان ئێمە دەزانین یەکێتی و پارتی خەڵک لیان بێ هیوایە یەکێتی و پارتی تازە لەو منتیقانە لەوەیان نەماون کە چۆنەڵێ بتوانن بارودۆخی کوڕ ڕاستکەنەوە ئەوەی کە ئێستا ئەیبینی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە سڕینی دەستی چەور بە یەکتری و یەکتر تۆمەتبارکردن ئەم گوتارە ناتوانێت خزمەتێ بە خەڵک بکە ئەم گوتارە ناتوانێت سنگ و قورسایی کورد لەو منتیقانە پارێزگاری لێ بکە لانی کەم ئەم گوتارە ناتوانێت نەیتوانیەوە محافزێکی کورد دانێتەوە کە ئێستا بە نازانم 26 ئەندامی کوردەوە لەو 26 ئەندامی کورد لە ئەنجومەنی پارێزگای محافزێک دانێنەوە پارێزگاری لە هەیبەتی ئیداری خۆیان بکەن لەبەرچی لەبەر ئەجەندای حیزبی بۆیە بەڕاستی ئێمە هەل لەیکێ لە خاڵەکان ئەوە بووە کە بەڕاستی ئەو بۆ ڕێگایان نەڕۆینەوە خاڵێکی تر من لێت ناشارمەوە ئێمە لە دوای بێهیوابوونمان لەوەی کە ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئامادەنین هیچ پرۆسەیەکی چاکسازی لە هەرێم بکەن و ئامادەنین وەڵامی هیچ داوایەکی خێربەنەوە بۆ ئیسلاحی قەزەی کوردی بۆ ئیسلاحی پرۆسەی فەرمانڕایی لە هەرێمی کوردستان ئێمە جۆرێکی تر بەرنامەی سیاسیمان تەبەنی کردو خۆتە زانی ئەم بەرنامە سیاسیە پێشتر بە پێدانی کۆمەڵێک
مەشروعی ئیسلاحی بەم حکوومەتە ئەو بوو کۆمەڵی چانسمان داوەتە حکوومەت ئەم دەسەڵاتە بۆیە هەموو ڕەت کردەوە هیچی بە ئەرزش نەگرت و حسابی بۆ هیچیان نەکرد دوای ئێمە کۆمەڵی خەتەواتی عملیمان دەست پێ کرد ئێستا ئێمە لەسەر جادەیەکی ترین یەکێتی و پارتی لەسەر جادەیەکن ئێمە لەسەر جادەیەکی ترین ئێمە ئێستا لەسەر ڕێی ئەنجامدانی کۆمەڵی خەتەواتی علمین لە طرفی خۆمانەوە دوای ئەوەی کە لەوان بە هیوا بووین خۆتە زانی کشانەوەمان لە حکوومەت یەکێکە لە خەتەواتە علمیەکان چوونی ئەم سێلانە بۆ بەغدا و بەڕاستی هەوڵدانێکی سێلانە بۆ ئەوەی تۆزێک لە ئەزمە و لە تەنگژەکانی نێوان هەرێم و بەغدا کەم کەینەوە ئەمانە هەموو قەزەیەکن ئێمە ئێستا لەسەر ڕێگای ئەوەین کە تەنانەت تەجاوزی خیتابی ئۆپۆزیسیۆن بوون بکەین ئێستا ئێمە کار ناکەین بۆ ئەوەی بەناوی ئۆپۆزیسیۆنەوە ئێمە لە سوچێکی ئەم هەرێمەیە قەتیز بکرێن و خەڵکانێکیش بەناوی دەسەڵاتەوە بە ئارەزوی خۆیان ئەوە بکەن بەڕاستی ئێمە دەبێت بە دەوری مێژووی خۆمان هەستین بۆیە لەسەر وەکو یەکێک لەو خەتوە علمیانی ئەو بەرنامە سیاسی کە ئێمە ئیشمان بۆ کردووە پێمان وایە دەبێت ئێمە بڕۆین بۆ بەدیلی بۆ ئەوەی بەڕاستی گۆڕانکاری حەقیقی لەم دەسەڵاتەیە بێت گۆڕانکاری حەقیقی و ئیسلاح لە پرۆسەی دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستانە بۆ خەتەواتە علمیانە دەبێت بۆ ئەوەی بەرەبەرە بە وەسائلی مەدەنی بە وەسائلی شەرعی بە ئینتیخابات بە کۆمەڵی هەوڵی سیاسی تر تۆ بێ ناچاری کێ بچێتەوە قاوغەکەی خۆی بچێتەوە ئەو بازنەی کە خۆی تایەتی ملبا بۆ واقعەکان ئێمە هەموو ئەوەی کە پێویست بوو بە پرۆژەدان هەمومان لەگەڵ تاقیکردنەوە بە فشاری مەدەنی تاقیمان کردەوە تۆ ئەگەر بگەڕیتەوە بۆ سەرەتای دروستبوونی کابینەی هەشتم لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بۆچی ئێمە و دوولایەنەکەی تری ئۆپۆزیسیۆن بۆچی بەشداری حکوومەتمان کرد ئێمە کۆمەڵی پاکێجی ئامادەکراومان هەبوو چۆن وا بکە ئەم دەسەڵاتە ئەگەر مەبەستی ئیسلاحە لە ناو پرۆسەی سیاسی و دەسەڵاتدارەتی لە هەرێم نەخشە ڕێگاکەماندا هەموو تەشخیصی هەموو نەخۆشیەکانمان بۆ کرد و عیلاجەکانیشمان بۆ دیاری کرد و حتا لە متمانەدانی پەرلەمان بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە خیتابی سەرۆکی حکوومەتە کە لە پەرلەماندای باسی لەوە کرد کە ئەوان ئیسلاح دەکەن کە ئەوانە پاکێجانە لە بەرچاوەگرن بەڵام ئەمانە هیچی نەکراوە بۆیە بەڕاستی ئێستا ئێمە ئیش لەسەرەوە ناکەین بڵێن وڵا ئۆپۆزیسیۆنین و بە عەقڵی لە سوچێکا لێی دانیشین ئێستا بەرنامەی سیاسی ئێمە ئەوەیە چۆن وا بکەین خۆمان بتوانین لە ڕێی خۆمانەوە گۆڕانکاری حەقیقی لە پرۆسەی دەسەڵاتدارەتی لە هەرێم دروست بکەین ئەگەر ئەم بیرکردنەوەی سیرکەین ئەوەشی لێ بەرهەمێکە تۆ بۆ نمونە بتوانی لە هەنگاو سیاسەکانیشتا ملتەزیم بیبێ و بەرنامە سیاسی خۆتەوە چونمان بۆ بەغدا کشانەوەمان لە حکوومەت دابەزینمان بە لیستێک لەگەڵ ئەو هێزانەوە هێزی تریش قەناعەتمان ئەتوانین ئێستاش هێزی تری بۆ ئیزافە بکرێ ئەچێتە ئەو سۆنگەیەوە کە ئێمە لە پشتی پارتی وێکێتیەوە بین کۆمەڵێ هەنگاوی عملی بنێن بۆشی بۆ ئەوەی واقعی کوردستان لە نخرۆبوون و لە چارەنووسێکی نادیار چ لە ناو هەرێما چ لە دەرەوەی هەرێم چ لەسەر ئاستی هەرێم چ لەسەر ئاستی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا لە نخرۆبوون ڕزگار زۆر باشە بە سەبارەت بە لیستەکەتان بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کە بەڕێز وتت بانکێشتی کۆمەڵێک لایەنتان کردووە تا ئێستاش دەرگا کراوە بۆ من دەرگای هاوپەیمانەتی دانەخرا بۆ منە و هێزانی کە دەیانەوێت یاخۆ کار ڕەتکردنەوە چی بوو کە بۆ منەوە داوەتان لە سێ هێز کرد ئەوان پاسەوەن چی بوو کە لەگەڵ ئێوە مەسەرن هۆکاری ڕەتکردنەوە دەبێت لەو حیزبانە خۆیان بپرسی بەڕاستی بۆچی ڕەتکرایە بەڵام ئێمە تا ئەتوانین بڵین تا نزیکی یەکشەمەش ئێمە لەگەڵ کۆمیسیۆنان لەسەر خەتبووین تا دوێنێ کە بە حکمی ئەوەی ئەخیر مەوعید بۆ پێشکەشکردنی هاوپەیمانەتی 11 مانگ بۆ کە دەیکرد لە پێنجشەممە ئێمە داخلی دوو ڕۆژی عوتڵە دەبووین لە عێراق و هەرێمی کوردستانە وامان کردو ئەگەر لە جومعە و شەممەش هاتوانیمان شتێک بکەین مهمەوەی ئێمە تەحالوفەکەمان تەسجیل کردبێ فۆرمی ژمارەیەکمان تەسجیل کردبێ بۆ ئەوەی چۆن ئەڵێ تۆ سەرێک بخێنی و مستەمسەکێکی ڕسمی لای کۆمیسیۆن هەبێ دوایی ئەتوانی لە ماوەی ئەو دوو ڕۆژەیان مفاوزات کە ئەو هێزانەی تر کە زیاد بن دوایی ناوەکانیان هەموو ئەخرێتە سەر ئەو سجلەی کە ناوی سێلانەکەشی تێدایە بۆیە بەڕاستی ئێمە هەموو هەوڵەکانمان خستەگەڕ پێنجشەممە ڕەنگە هەندێک خەڵک بڵێ لە ئەخیر دەقیا بە ئێمەیان تۆ نەخێر ئەو قسەی ڕاز نییە من خۆم ئەندامی دوو کۆبوونەوە بووم کە ئەو هاوپەیمانەتی لێ بەرهەماتووە کۆبوونەوەی حقیقی کە هاوپەیمانێتەکە تیا بڕیاردراوە ئیتیفاقی کولی لەسەراکرا ئەو کۆبوونەوەی بوو کە ئەتوانین بڵێ لەسەر ئاستی مەکتەبی سیاسی هەرسێ هێزەکە لە بینای مەکتەبی سیاسی کۆمەڵ کرا ڕۆژی پێنجشەممە بەزات من وازانم ئێستا بیستی بێ بۆ دوو یعنی سەعات و نیوەکی تقریبا ما بۆ دەوامی ڕسمی لە کۆمیسیۆنی بەغدا ئێمە قەراری نهائیماندا هەر ئەو کاتە مباشر پەیوەندی کراوە بۆ هێز و لانانەی ترەوە ئەمە قەزەیەک نییە غەریب بوو بێ من بێم شتێکی تازە ئەوە بکەم کە ئەو حیزبە نەتوانێت لەو مودەیە قرار بدە
یعنی ئەو حیزبانەی تر بۆیە بەڕاستی من ئەتوانم بڵێم هۆکاری تر هەیە و دەبێت لەو حیزبانە خۆیان پرسێ بۆچی داخلی و هاوپەیمانیان نەبوون و نەهاتن مادامێکێتی و پارتی خۆیان ناگەنە نەتیجە ئێمە بتوانین واقعێکی تری کورد پیشان بین لەوێ وەکو هیوایەک دەرکەوین کە لانی کەم پارێزگاری لە دەنگەکانی کورد بکرێ لەوێ وەگەرنا بەڕاستی ئەگەر لێت ناشارمەوە یعنی بەڕاستی حیزبیش دەبێت لەم بتوانێت لە ماوەی سەعات 2 سەعات تا بڕیار بدا ئەمە قەزەیەکی مەسیری ئەساساً تۆ کە ئەخیر ڕۆژی تەحالوفە دەبێت زۆر پێش ئەوە هەموو بژاردەکانت دراسە کردبێ ئێمە هەموو بژاردەکانمان دراسە کردووە بۆیە دەتوانی لە ماوەی سەعاتێکا قرار بدەیت ئەوە ڕەنگە خەڵکێک باز لەوە بکە کە هەندێک هێز مثلەن بڕیاریان داوە دوای فەرموویەکی کرچووکاڵیان لە هەندێک نەخێر ئەو شتە من بۆخوا ئەو قسەیە دەکەم و ئەسڵ و ئەساسی نییە و زۆر بەجددی تەنانەت لە ئێمە ئەگەر لە خەمی سومعی نیشتیمانیە بووینایەوە لیستەکەمان بە فعلی ناوی لیستی نیشتیمان بێ دەبێت بە صادقانە لە خەمی هەموو هێزەکانی ترابین بە فعلیش زۆر بە صادقانە ئێمە وتمانە نەک ئەوەی ئەو سێلایەنە دیاریکەن من لە کێوە نزیکم تەلەفۆن بۆ ئەو لایەنە بکەم تۆ لە کێوە نزیکی ئەو لە کێوە نزیکە یەکێ لە بڕیارەکانمان لەو کوبنەوە ئەوەیە هەر سێلایەنمان بۆ هەر سێلایەنەکە تەلەفۆن بکەین یعنی فشارەکانمان جددیەتی زیاتریان پێوە بێ بۆیە دڵنیا بن هەموو تەلەفۆنمان کردووە هەموو پەیوەندیمان کردووە و ئەمە یەکەم خەتۆش نییە کە بەڕاستی ئێمە داخراوە مەسەلێت تاویەک لابێتەوە لەمە دووە من قەناعەتم نازانمەوە دەبێت ئیشی کۆمیسیۆنی بۆ کرێ بەڵام هیچ شتێک لەم عێراقیان مستەحیل نییە یعنی بە تایبەتیش ڕەنگە هەفتەیەکی تر کۆمیسیۆن دانیشێ بۆ ئەوەی بڕیاری نهایی لە ئینەکان باچکە لەسەر ئاسی عێراقیش تەحالوفات هەندێک کێشیان بەس ئێستا سەرۆکتان دیاری کردووە بۆم لیستە سەرۆکی هاوپەیمانەتێکی سەرۆکی لیستەکە بەڵێ دیاری کراوە کێ بەڕێز کاک دکتۆر یوسفە سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان بۆچی ئەو کەسایەتی دیاری کراوە ینی ئەو بۆ ناوچانە لە ڕاستیە خۆی لە ڕێوە عادبەشێوەیەکی عادەتی کە تۆ دابەزی بۆ ئینتیخابات سەرۆکی ئەگەر بەسەر بەخۆ دابەزی سەرۆکی حیزبەکە بێ بە سەرۆکی لیستی ئەو حیزبە یا سەرۆکی کیانەکە کە بەشداریەکە ئێمە ئەم شتەمان خستەوە چۆنەڵێ ئەم تۆپمان خستەوە ساحەی سێ ئەو سەرکردە سیاسی کە تەمسیلی ئەو سێ هێزە ئەکەن بەرز کاک عومەری سێعەلی بەرز مامۆستا عەلی باپیر بەرز کاک دکتۆر بەرهەم لە ڕاستیە هیچیان پێیان باش نەبوو خۆیان سەرۆک بن بەڵێ یعنی ڕەنگە تۆ بتوانین تەجاوزی ئەوشکەی بۆچی ڕەنگە کەسایەتیەکی تر کە تۆ ئیشەکەی بۆ ئەوەی هیوایەکی زیاتر بی بە دەنگدەری کورد یعنی خوێنێکی تازە بینی تەڕحکەی بۆ ئەوی سەرۆکاتی و لیستە بکە یعنی ئەمە خۆی بۆ خۆی متمانەی لێ چۆنەڵێ لێ ئەخوێنرێتەوە یعنی ئەوە نەبووە بۆ نمونە من ئاگدارم ئێمە حەزمان کردووە بەڕێز کاک عومەری سێعەلی بێوەکۆی کە گەورەترین کیانی نا ئەو تەحالوفەیە بەڵام ئەو زۆر پێداگری کردووە ڕەنگە حەزی کردوێتی کاکە من تا مامۆستا عەلی باپیر بێ ئامادە نیم سەرۆکی هیچ لیستەیەم کە مامۆستا هیچ هاوپەیمانەتیە بم کە بەڕێز مامۆستا عەلی باپیری تیابێ ڕەنگە ئێمەش تەکلیفمان کردبێ بۆ کاک بەرهەم نایەت ئەوە بکە لە نەتیجەیە ئەمە لە بوعدێکی ئیجابیەوە بڕیار لەوە دراوە کە باوەجێکی تازە بێ وەجێک بێ کە لانی کەم تۆزێک ڕەمزیەتی ئەوەی تیابێ کە ئێمە بتوانین بەرەیەکی تازە دروستکەین و خوێنێکی تازە لە ناو واقعی سیاسیە بۆ کورد بۆ تەمسیلێتی کورد سپاس دەکەم دوای ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دێنە سەرەوەی کێوە ئایا هۆکاری پەرکردنی دەنگی کوردن لەو منتیقانە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە فەرمەند
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لێبێت بەڕێزان کاک هاوژین پێش ناوڕەکە باسمان لەوە کرد و ڕەنگە ئێستەوە تۆمەتبار بکرێن وەکو سریانە کۆکاری پەرکردنی دەنگی کوردن لەو منتیقانە وانە ئێوە نەبوونەتەوە کار؟ نەخێر ئەو شتە قەتان ڕاز نییە بە دوو موبەڕێکیانەوە کە پێشتر باسم کرد ینی خەڵکی ئێستا بڕۆ ڕاپرسیە بکە ئیستیطلاع بکە هیچ هیوایەکی بەیەکێتی و پارتی نەماوە و بەڕاستی ئەوان بە موسەبیبی سەرەکی ئەو دۆخە دەزان کە تێکەوتون. ئەمە ئێمە وەکو هیوایەکی تازە هاتین بۆ ئەویلانی کەم بە فۆرمێکی ترەوە ئێمە بڵێن لە غەیری یەکێتی و پارتیش هێز هەیە دەتوانێت ئیش بکە بۆ خزمەتی کورد و نوێنەرانیشمان کە لە بەغدا و لە شوێنەکانی تر بە دەمی خەمیە و خەڵکەوەن بەڕاستی نیشانەی ئەوەی ئێمە جدین لەوەی کە ئیشیان بۆ بکەین و وەکو هیوایەک دەرکەوین. ئێوە بەشدارین موبەڕیری دووەمم کاک حەکیم بۆ ئێستا چەند لیستر هەیە تا ئێمە ئەومان کردبێ یعنی بەڕاستی چەند تەحالوفی تر هەیە باش ئەگەر ئێمە تەحالوفەمان دروست نەکردای خۆ ئەو تەحالوفەش هەر نابوو یخۆ ئێستا گلەی لەسەر ئێمە نیە لانی کەم ئێمە توانیمانە سێ هێز کۆبینەوە تەحالوفێک دروستکەین ئەی باشە پرسیار لەوەیە ئایا تۆ لانی کەم سێ هێز بە یەکەوە دابەزێ وەکو تەحالوفێک سێ هێز کە قورسایی دیاریان هەبێ لە کوردستان و ڕۆڵیان هەبێ و ناوبانگیان هەبێ لەسەر ئاسی کوردستان و عێراق باشترە یا ئەوە تا ئاوا بە یەکێک بایکۆت کاوە یەکێک بەسەر بەخۆ دابەزێ یعنی کامیان باشترە من لێرە ئەوە دەڵێم یعنی هەر بەوەیە ئەگەر تۆ مەسحێکی واقعەکە بکەی ڕووماڵێکی واقعەکەی سەیرەکەی کە ئێمە باشمان کردووە لانی کەم ئەگەر ئێمە لە 100% باشمان لە 150 باشمان کردووە خەڵک لە 150 باش و کاری چی بوو کە باز لەوە کە سەرەتاییکێتی و پارتی بە هاوپەیمانەتێک لەو منتیقانە بەشدار دەبنە ناوچە کوزانێکان دەروی دارین هۆکاری ڕێک نەکەوتنی ئەوەندەی کە ئاگادار بن چی بوو مەسەلەن بۆ نەگەشتن بە نەتیجە کاکە لەسەر ئاستی غەیری هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان پێی وایە بەرژەوەندەکانی کەوتۆتە مەترسیەوە بەرژەوەندەکانی مسۆگەر نییە ئەمە لە عێراق بەرژەوەندی کوردیان بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی خۆکاکە ئێستاش لە کەرکووکە هێزەکانی تری لێ بەس پارتی دموکرات ناچێتەوە ئەگەر خەتەر بێ خۆ ئەگەر مەسەلەکە کوور خەتەری لەسەر بێ ڕاستە ئێمە بەشێک خەتەرمان لەسەر هەموو ئاستەکان بەڵام بەو شێوەیە پارتی نییە کە تۆ بڕۆی هەموو ماڵ بگوێزیتەوە و کەرکووک بەجێ بێڵی بۆ کەرکووکێ داماوەکان لەوێ ئەو کاتێک کە تۆ ئیسفادەت لێکردن بووی بەبار بەسەریانەوە بەڵام ئێستا کە اینە تۆ پاشەکشێک لەکردن بەڵێ ناخۆ هەرەوەی کاکە تۆ هەرتا لە پۆستە ئیدارەکانی کەرکووکە لە نزیکی 7 پۆست کە بەدەست کوردەوە بۆ 30 شتێکی بەدەستێکێتیەوە بۆ زیاتر لە 40 پۆستی بەدەست پارتی دموکراتەوە بووە ئێستاش زۆرینەی بەشە کوردەکەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست پارتی دموکراتی کوردستانەوە لە کاتێکا زۆرینەی دەنگدەری ئەوێ یەکێتی بووە یەکێتی زیاتر لە 200,000 دەنگێناوە لە ئەخیر انتخابات بەڵام پارتی 600,000 دەنگێناوە بەڕاستی ئەوەی کە پارتی کردوێتی پارتی تەواجودی یا موبەڕیری وجودی زۆر ضعیف بووە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چ بە ناوچە جێناکوکانەوە چی بە تەمسیلەتی لە بەغدا بۆچی لەبەر لە ئاکامی ئەو سیاسەتی کە لە ساڵانی ڕابردووە بەرامبەر هێزەکانی تر بەرامبەر عێراق بەرامبەر ناوەند پەیڕەوی کرد بۆیە بەڕاستی کەوتۆتە دۆخێکی ئەحراجیەوە هەموو بەرژەوەندێک حیزبیەکانی چۆن ئەڵێ بۆ دەستەبەر نابێ بۆ نمونە ئێستا سەیری کەرکووکە کەرکووک هیچ مەسلحەتێکی نیشتیمانی تیانە بەڕێی من کە پارتی سەحوی کردووە
کەرکووک لە ئەوجی قووەتا پارتی 2 کورسی هەبووە 600,000 دەنگی هەبووە لە انتخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 2014 دڵنیایە ئێستا ئەوە ناهێنێتەوە و دڵنیایە ئێستا پێشتر ئەگەر تەزویر شتێکیان کردبێ یا ئیجتیهادێکیان کردبێ بۆی دەنگی خۆیان زیادکەن ئێستا ئەو دەسەڵاتیان نەماوە بۆچی سێرەکە ئێمە بە قسەیەکی کوردی ئەفرۆشنەوە وەگەرنا ئێستا پارتی بچواتە ئەوێ ینی بۆ نمونە محافزیان هەڵبژاردایەتەوە لەگەڵ ئەو برادرانەیە کێتیا و ینی کاریان کردا بۆی دۆخەکە ئاساییکەنەوە یا ئینقاز ما يمكن ئینقاز و ئەوەی کە پیانەکرێ بپارێزن بۆیە بەڕاستی ئەمە بەشێکی سەرەکی من وای دەبینم فاکتەری حەقیقی پشتی ئەو بڕیارەی پارتی دموکراتی کوردستانە کە ئەمڕۆ دایکە مقاتعەی انتخاباتەکە لەو منتیقانە ئەو مبەڕیرەکەی خسۆتە ئەوەی کە بەڕاستی ئەو منتیقانە داگیر کراون و منتیقانە ئەمان نایەنێ شەرعیەت بن بە داگیرکاری ئەخر لە ڕاستیە ئەمە ئەسڵ ئەساسی نییە ئەم قسەیە ئەمە تۆ ئەگەر سەیرێکی پارتی لەلایەکەوە هەموو دنیای کێڵا بۆچی تەنانە چوون بۆ لای پاپاش بێت دوعایان بۆ بکە بۆ ئەوی لەو قەیرانە ڕزگاریان بێ و عەبادی سەلامێکیان لێ بکە تۆ ئەمە چۆن لەگەڵ ئەم موقیفەی ئەمڕۆ دێکەگرێتەوە تۆ ئیشی جددیەکەی زیاتر لە مانگێک 2 مانگە بۆ ئەوەی بچی تەحالوف لەگەڵ لە بینی 2 قەوسا دوژمنە باوەکەی کورد کە مالیکیە شتی وە هەبووە بەڵێ خۆ ئەو بەرپرسانی کە لە بەغدان هەموو باسییان کرد و تەتەورات و مەجرای قەزەکان باس کرد یعنی ئەمە شتێک نییە باز بکرێەوە مالیکیش خۆی نەیشاردێتەوە بەتایبەتی لە خیتابیا لە کۆبوونەوەکانە ئێمە کاری سیاسیەکەین لە نیمچە ڕستە شتێگەین و لە مەسجی شاراوە شتێگەین و لە کینایە شتێگەین لە خیتابی سیاسیە ئەگەر تۆ پێ دوایە ئەمانە دوژمنن و ئەو منتیقانە داگیر کراوە ئەمانەت لە چی بۆیە بەڕاستی ئەوەی کە پارتی کردی پارتی یەکێک لە کێشەکانی ڕفتاری سیاسی پارتی ئەوەیە پێی وایە ئەگەر لە شوێنێکە بەرژەوەندی خۆی مسۆگەر بوو ئەوە کورد قازانجی کردووە ئەگەر هەموو هێزە کوردیەکانیش لە دەروی ئەو معادلەیە بن لە دەروی ئەو سوودمەندیە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و خەڵکی کوردستانیش ئەگەر خۆی زەرەری کرد پێوە قەزەی کورد ئەوەی کردووە ئێمە یەک کێشەمان هەیە لەگەڵ بیرکردنەوەی پارتی دموکراتی کوردستانە من زۆر بە سەراحەت بڵێم خیتابی پارتی سیاسەتی پارتی ئاراستە و بیرکردنەوەی پارتی تەفکیری خەڵکی شێوانوە تەفکیری بەشێکی زۆر کۆمەڵگەی کوردی شێوانوە بەرامبەر سیاسەتکردن بەرامبەر دیموکراسی بەرامبەر بەغدا بەرامبەر هێزەکانی تر بەرامبەر کورداتی بەرامبەر قزەی نەتەوەیی بۆیە بەڕاستی وایان کردوە تەفکیرێکی سەلیم نەبێ ئێستا ئەم واقعانە دەری خست کە هەبێ ئێمە مراجعەی ئەو بیرکردنەوەانە بکەینەوە مەرج نییە بەغدا دوژمن بێ ئێمە تا ئێستا شەڕەکەین حکوومەتەکەی کاگنەچیر و پارتی دموکراتی کوردستان شەڕەکەن لەسەر ئەوەی ئەو بەغدا مفلیسە پارەکەیان بۆ بنێرێ یەکاکە ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵ ئەوەی تۆ بە داگیرکرد لە کەرکووک نایبەری ئەی باشە تۆ ریفراندۆمت کرد ئاڵا تاڵەبانی لە شاشەی میدیاکانەوتی نەک ئێمە حسابمان بۆ ڕێی کەمایەتەکە نەتەوەکانی عەرەب و تورکمان نەکرد لە کەرکووک تەنانەت هاتین ئیستیفزازمان کرد دەنگەکانیشمان بۆ دان تەزویرمان کرد دەنگەکانیشمان بۆ دان ئێ باشە ئەی تۆ لە سێ پێک هاتەی کەرکووکە کەیکیان کوردە و دوانیان تورکمان و عەرەبە ئەی باشە ئەو کاتە تۆ بۆ دەسەڵاتی خۆت بە شەرعیە زانی لە کاتێک ئەو دوانە تۆیان بە داگیرکە ڕەنگە بزانی بێ ئەم بیرکردنەوەانە دەبێ ئێمە بیگۆڕین دەبێ تا لە زمنی عێراقین تا ئەمانەوێ دەستوری عێراقی وەکو چەترێک وابێ بەڕاستی ئەم ئەینانە پولێکی قەڵب ناکەن و ناکرێت بەم سیاسەتەوە 70 ساڵی تر پارتی دموکراتی کوردستان بەردەوام بێت چونکە غەیری نەهامەتی غەیری یەکریزی تێکدانی یەکریزی ماڵی کورد تێکدانی بیرکردنەوەی کورد تێکدانی مستەقبەلی کورد هیچی تری لە سەڵ نابێەوە بۆی کە ئێستا بۆی کێتیش ڕازنیە بۆ لەو منتیقانە سیاسەتی کێتی بەرامبەر بە ناڕاستە بەڵام قسەکەمان لێرە چی ئێمە باسی موقیفێککەین پارتی دموکراتی کوردستان ئەوەی کردووە ینی ئێستا هەمومان نزانین پارتی لە ئیجماعی وەتانی دەرەچێ لە بەغدا لە ئیجماعی وەتانی دەرچوو لە مەسەلەی قەیرانەکانی هەرێم لە ئیجماعی وەتانی دەرچوو لە مەسەلەی ڕیفراندۆما لە ئیجماعی وەتانی دەرچوو لە مەسەلەی لە ئیجماعی وەتانی دەرەچێ ئێمە نامانەوێ حیزبێک من قسەیەکی مامۆستا عەلی باپیر زۆر بەلامەوە جوان بوو لە کۆبنەوەیەکی سیاسیە بەستنەوەی ئەم واقعی بەستەوە بە منطقێکی قورئانی خوای پەروەردگارە فەرمێ وەلئەرض وەضەعەها للئەنام باشە خوای پەروەردگار ئەرزی دروست کردووە بۆ هەموو بەشەرەکان واتە مڵکیەتی ئەرز مڵکیەتی مادی و معنەوی ئەم زەویە دەبێ احتیکاری تیانە بێ هی هەموو لایەنەکان بێ بەڵام معقول نییە پارتی دموکراتی کوردستان بە تەنیا سەفی کورد شەقکە بڵێ من هەموو کوردم لە کاتێکە پارتی دموکراتی کوردستان ئەگەر بە کورسی پەرلەمانیش بۆ هەموو تەزویرەوە حسابیکەی لە ساسی و هەش بووە کە ئێستا ئێمە دەرەکەوێ کە ئەو تۆمارەشی کە پارتی کردووە بە حیزبی یەکەم و دەنگدان کراوە باشە
چەندێک تەزویری تایە چەندێک بودەڵی تایە چەندێ مارە تۆپیوی تایە کە بەکارهێنراوە بۆچی بۆ ئەوەی نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان ناڕاستەقینە بێ و نەخشەیەکی سیاسی ساختە بێ بۆیە بەڕاستی بە کورتی بۆچی کێتی و پارتی ئەوەندێکەوە زانێتە نەگەشتە نەتیجە چکە و توێشە بۆ بزانم بۆ لیست بۆ ناوچە جێناکوکە لەسەر چی نەگەشتە نەتیجە لە ڕاستیان من ئاگداری وردەکارەکە نیم هەرچەندە لەم لاولا شتێکمان بیستووە کە ڕەنگە مەرجەیەکێتی ئەو بێ لە پێش ئەوەی ئەمان هەر تەحالوفێ بکەن ئەوان بێن بۆ ئەوەی مەجلیسی محافظە کۆ بێتەوە محافظدانن والحاصل من معلوماتەکانم ئەکید نینەوە دەکرێت لە خۆیان پرسێ بەڵام بەتەئکید نەگەیشتنە ڕێکەوتن و بەتەئکید مەسلحەتی سیاسیان چۆنەڵەیەکان گیر نەبوو بۆیە ئەو دابڕانە ڕوویە و ئەگەر ڕێ بکەوتنایە ئەوە کاتە خیتابی ئەمڕۆی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بوو کە بە ئەرکی نیشتیمانی ئەبێ هەستن دەنگ بن بۆ لیستە نەگەوەی بڵێ مقاتعی انتخابات بکەن خیتابەکە خیتابێکی ترە بوو و ڕەنگە بای ئەوە ئێستا بەتایبەتی لەسەر مەسەلەی کەرکووک کێشە لە بینی ستافی یەکێتی لە کەرکووک لەگەڵ سەرانی پارتی دیموکراتی کوردستان یا بڕیاربەدەستانی پارتی دیموکراتی کوردستان بێ بەتایبەتیش خۆ دەزانی لە دوای ئەو قەزیەوە تۆمەتبارکردنێکی زۆر خست هەیە لە بینی ئەو دوو لایەنەیە کە مەسئولیەتی لە دەستدانی کەرکووک و ناوچە جێناکوکانە خەنە ملی یەکتری ڕەنگە ئەمانە وای کردبێ کە ئەمان ڕێنەکەون و کێشەکان زۆر گەورەتر بێت لەوەی کە ئەمان بیانەوێ بە شەو ڕۆژێک حەلیکەن بەڵام وردەکاری ئەو شتە بەڕاستی دەبێت زۆر باشە پرسرێت تا بزانین زۆر باشە بەس سەبار بەوەی کە پێشتر هەردوو هێزەکە بۆ نۆ بانگشی ئەوان دەکرد کە کەرکووک دڵ و قودسی کوردستانە ئێستا پێت وایە بەلایەنەوە ناوچانە چین ینی لای ئەوان من پێشتریش باسم کرد بەڕاستی ئەگەر ئەم بەڕێزانە تۆزێک ئەهەمیەتی هەبووە ئەو ناوچانە بەلایەنەوە لە ڕووی نەتەوەی لە ڕووی سیاسی و قورساییەکی هەبووایە ئەبوایە جارێک لە ئەساسە ئەزمونێکی جوانیان پێڕەو کردە نەک هەر ئەوەی کە پەیوەندی بە ڕیفراندۆم خراپەکە چی وە لەو مانتیقانە بۆ نمونە کە پێشکەشیان کردووە ئەزانین یعنی خۆتە زانی یەکێک لە ناوچە هەرن نائارامەکان لە مەنتیقانەیە ئەو ناوچە جێناکۆکانە بوو یعنی بەڕاستی تیرۆرکردن تایە هەبوو تصفیه جسدی هەبوو تصفیه سیاسی هەبوو یعنی بەڕاستی خۆ ئێمە بڕۆ لە خەڵکی و مەنتیقانە پرسە کاکە یعنی ئەم هەموو گروپە هەبوو کەس نێزان کێ سەرپەرشتێکە نەوتە ئەفرۆشرا کەس نێزان بۆ گیرفانی کێ ئەچێ کە نەوتی قاچاغ ئەفرۆشرا نەوتی بۆری ئەفرۆشرا ئەم هەموو کەتیبەی تیا بکا کە خەڵکە کوژرا سایق ئەرفێنرا سایقی تەکسی ئەرفێنرا سیارە ئەدزرا یعنی کۆمەڵێ نائارامی هەبوو پەیوەندی بۆ چیە و بۆی کە ئەمان دەسەڵاتێکی ڕەشیدیانەوە نەکردو دەسەڵاتێکی مرکزی نەبوو دوو ئاسایشت هەبوو دوو تربیەت هەبوو دوو نازانم هەموو ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەبوو دوو هەبوو چی بۆ یەکیان تابعی یەکێتی بۆ یەکیان تابعی پارتی بوو بۆیە بەڕاستی نەیانتوانی ئەزمونێکی جوان پیشان بن و نەک هەر ئەوە یعنی ئەمان زۆر شتی تریشیان کردووە بە گەمەی سیاسی و هەتا باسی ئێمە لەوەی کە بۆچی پارتی ئەکشێتەوە یعنی ئەوە ڕەنگە دیسانەوە بمان باتەوە سەر قسەکردن لەوەی کە ئەمان هەتا مەسەلەی ئینتیخاباتیان وەکو ئەجێندای سیاسی بەکارهێناوە ئەم شەڕە هەر لەسەر کەرکووک نییە بەڕێزان کە ئێمە ئەی بینینەکێتی و پارتی جاری وایە سەختگیریەک لە موقیفەکانیانە بەرامبەرێکتری ڕوئەدا ئێستا گەورەترین سەختگیریان هەیە لەسەر ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن لە کوردستان بەڵێ باشەگەر بە کورتی ڕیشەی قەزێکە بزانین پارتی دیموکراتی کوردستان وەکۆی پێشتر باسم کرد کە دەزانێت تەواجودی زۆر زەعیف بووە لە ناوچەکانی دەرەوەی هەرێم و لەسەر ئاستی عێراقیش تەمسیلی سیاسی بەرە ئەوە چێکە کە چۆنەڵێ موبەڕیری وجودی نەمێنێ ناوێ بە هیچ شێوەیە قورسایی سیاسی خۆی بەسێتەوە بە هیچ هەڵبژاردنێک لە مەنتیقەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە بێ ئێستا خۆی بەوە ئەزانێت کە لە کوردستانە تا ئێستا زیمامی ئومور بەدەستێوێتی و ئەتوانێت شتێک بکات بۆیە دەیەوێت بە هەج بار و بە هەج باجێک بووە بە هەج هەوڵێک بووە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش پەرلەمانی کوردستان پێش هەڵبژاردنەکانی عێراق بکرێت بۆ ئەوەی ئەبدەیتی دەسەڵاتی خۆی ئەبدەیتی قووەتی خۆی بکە خۆی بەم قورساییەوە بڵێ من لەسەر ئاستی عێراق خۆمە نوێنم بەڵام یەکێتی پارتی لەسەر چییە یەکێتی بەعکسی پارتیەوە دەیەوێت لانی کەمۆنەیەمە تێگەیشتون دەیەوێت ئەساسن هەر ئەم ساڵ هەر نەکرێ کوردستان بەڵێ ئەوە خوێندنەوەی ئێمەیە و تەنانەت ڕەنگە ئەم قسەیەش بیسرا بێ ئەگەر بۆ ڕۆژێکیش بێ ئەوان حەز بکەن بکەوێتە پاش هەڵبژاردنی پەرلەمانی عێراق لێرە کامیان لەسەر حەقن کامیان ناحەقن ئێمە پێمان وایە هەردووکیان ناحەقن چونکە لەبەرەوە سراعەکە سراعی ئەوە نییە کە بە خزمەتی ئەزمموی سیاسی کورد بێت چونکە ئێمە لەو بینیا تەرحی سێمان داوە کە ئێمە وابەست
ئەنجامدانی هەڵبژاردنمان بەستۆ بە شتێکی ترەوە کە ئەوەی هەڵبژاردنێکی نەزیح بێ هەڵبژاردنێک بێ بە ڕێکارە سەردەمیەکان بکرێ بە بابەتی هوەری پێشکەوتوو بکرێ بۆ ئەوی کەمترین تەزویری تابێ یعنی سیرەکەی ئەوان لەم نقاشە سیاسیە لەم سەرخیدگە لەوە شابیریان لەوە نییە کامە خزمەتی ئەزمموی سیاسیەکە بیرەکان لە ئەوە کامە خزمەتی ئەزمموی سوقلی حیزبی خۆیانەکە بۆیە هەڵبژاردن چ لە کوردستان و چ لە دەروی کوردستان کردویان بە گەمەیەکی سیاسی تاوەی کە ئێستا تا ئێستا نەتوانراوە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت ناکۆکی پارتیویکیتی لەسەر وادەکەی چونکە نیچمان بارزانانی لە 19 مانگی ڕابردوو نامی کارەسەی پەرلەمان کە 3 مانگ داهاتوو 3 مانگ داهاتوو ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت بەڵێ بەتاکید ئەوە ڕۆڵێکی سەرەکی هەیە ئەگەر هەر دوای نامەکە بزانی هەر ڕۆژی دوای نامەکە هەر ئەو شەوەی کە نامەکە ئاشکرا بوو من لەم بەرنامەی جەنابتەوە باسی ئەوم کرد بەیانی کە هەستاین بەرپرسانی بڕیار بەدەستی یەکێتی بڕیاریاندا لە سیوێکی یەکەوە کۆنگرەکەی خۆیان بخەنە حوتی سێ ئەمە مەسیجێکی سیاسی گەورە بوو بۆ پارتی دموکراتی کوردستان کە تۆ ناتوانانی لەو 3 مانگیاوە ئێمە بە هیچ شێوەیەک متفق نین و هاوڕەئی نین و ناشتوانی لەو ماوەیە هەڵبژاردنکەی ئەوە ڕەنگە هەموو کەس لی تێنەگا ئەو مەسیجە ئێمە لی تێگەیشتین ئێستاش ئاراستەکە بەرەو ئەوە دەڕوە یعنی کێشەی ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئێمە ناتوانین هەڵبژاردنێک بکەین بەڕاستی بە تایبەتی لەم قۆناغی دوای 16 کۆبەرا پەیوەندی بە ئەجندای سیاسی یەکێتی و پارتیەوە هەیە ڕاستە ئێمە قسەی جامانێ ئێمە دەمانێت شتەکان بەپێی واقعی ستانداری خۆی بڕوا بەپێی واقعی یاسایی خۆی بڕوا و بەپێی ستاندارە نێودەوڵەتەکان ئێمە انتخابات بکەین نەک ئەوەی مەسلحەتی کۆمەڵ یا مەسلحەتی تۆ یا مەسلحەتی ئەوی تر لە چیایە ئەنجا هەڵبژاردن دیاریکەین بەڕاستی بەم عەقڵیەتەوە ئێمە ئەبینین بەڕێزانە کارەکەن و ئەمەش نەتیجەی کارەکانیانەکە ئێستای بینین 2 دقەمان ماوە سەبارەت بە چی کراوە بۆ تۆمارکردنەوەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران وەکو کۆمەڵی ئیسلامی هەوڵتان چاوڵەکانتان تەنە لە ڕێگەی کۆمیسیۆنە بۆی کە تۆماری دەنگدەرانی کوردستان بۆ هەڵبژاردنی کوردستان پاک بکرێتەوە لە ڕاستیە هەموو ئەوەی کە ئێمە و هێزە سیاسەکانی تر دەیخینە ڕوو لە کلێن و لە تەعن لەو تۆماری دەنگدەرانە هەموو دەوری تەشاوریە ئێمە بەرچاوڕوونیە خینە بەردەمی کۆمیسیۆن ئەوەی بەرپرسی ئەوڵ و ئەخیرە بە تایبەتی لە ناو کۆمیسیۆنە چەند دەستگایەکە بڵێن لە ناو کۆمیسیۆنە یەخی چەند دەستگایەکە گرێ بە تایبەتیش ئەو بەڕێزانەی کە لەو مەجالەیە ئیشەکەن ئەوان لە نەتیجا بڕیار لەوە دەن بەڵام لەسەر و ئەوانیشەوە پرۆسەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران بە تەنها بریتی نییە لە هەوڵی ئێمە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لە ناو ئەنجومەنی کۆمیسیارانان یا لە ناو دام و دەستگاکانی تری کۆمیسیۆنان بەڕاستی بەشێکی زۆری هەوڵەکان کە سەر بگرێ بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران پەیوەندی بە دام و دەستگا تەنفیزەکانی وەکو وەزارەتی پێشمەرگە وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایی تا ئێستا هاوکارێکی سەرەکی نەبوون بەڕاستی لێت ناشارمەوە بەڵام ئەو بەڕێزانە لە کۆمیسیۆن بە تایبەتی ئەوانەی کە ڕەنگە نزیکیەکیان لەم هێزانەیە وەکو ئێمەمانان هەبێ ئاگدارین کە هەوڵی جدیان خسۆتە گەڕ بۆچی بۆ ئەوی لانی کەم چی پێیان دەکرێت ئەوان هەوڵ بدەن تۆماری دەنگدەران پاکەنەوە خۆشبەختانە ئەوەی ئێمە بیستومانە و ئەوەی ئێمە داتای ئەوەلیمان بینیوە و بیستومانە کۆمەڵێ ناوی زۆریان گرتووە لە ناوی سەرونەوە ساڵ لە ناوی دووبارە من بەپێ ئەو داتا ئەوەلیەی ئەو بەڕێزانە کە بیستومە و ڕەنگە لە خۆیانم بیست بێ زیاتر لە 400,000 ناو هەن کە چۆنەڵێ ئەتوانی بڵێن نایاساین بەبێ ناوی دەنگدانی تایبەت و بەبێ ناوی مردوو یعنی ئەگەرەوانەشی بخەیتە سەر ڕەنگە بچێ بۆ 600,000 چەند کورسی دەکات وڵا من قەنەعەتم وایە تۆ دەتوانی بڵێ لانی کەم 25 کورسی لە هەرێمی کوردستانە دەنگی چۆنەڵێن نایاساییت هەیە بەڵام یەک ملاحەزە هەندێک ڕقم هەیە ئێمە هیچ ڕقمێکمان نهایی نییە بۆچی چونکە ڕاستە تۆ لێڵێ ناوی مردوو من پاکێکەمەوە ئەمە ئەبێت لابوودە ئەوە کرێ بەڵام کە تۆ هەندێک فەقەرە هەیە کە بۆ نمونە ناوی لە یەکچوو ئەم ناوانە مەرج نییە هەر هەمووی دووبارە بێت تۆ دوای دراسەکە دەرەکەی لەوان لە 150 دووبارە بێت لە 160 دووبارە بێت لە 140 دووبارە بێت بۆیە هیوادارین انشاءالله و هەوڵانێک ئێمە دەستمان پێ کردووە لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی هونەری انتخابات لەسەر ئاستی عێراق وینەکان ئەنجامێکی باش بەدەستەوە کە ئیسلاح بێت لە پرۆسەی دەسەڵاتداری. زۆر سوپاس بۆ بەڕێز ساوژن عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ وێبینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.